ها زۆر باشە. ئێمە وەکو ژنانی ڕێخای ژنانی ئازادی کوردستان لێرە ئامادەیمان هەبوو وەکو ئەو ژنانی کە لێرە بە هەمان شێوە سەر بە ڕێکخراوەکانن کە هاتوون لێرە ئامادەیان هەبوو لە هەر ئەوەی وەک ئاماژەی پێدراس 11 وڵاتە وڵاتانی عەربی و هەروەها چوارپەرچی کوردستان بەشداری بوو وەجگە لە ڕۆژهەڵاتی کوردستانش بە هەمان شێوە بەشدار بوون. ئەم کۆنفرانسە ڕاستەکەی وەک لە دەستپێکردنەکەی و ناوەکەی دەکەوە بەس لە بستنەوەی ژنانی ئەکات بۆ ئەوەی کە دەرباز بوون لەو بارودۆخی کە ئێستا لە ناو نوچەکەدا دروست بووە بتوانرێ لێرە باز لە کێشەکانی ژنان کە لە چۆچەوەی ینی ناوڕاستی ڕۆژهەڵاتی ناوڕاستە و هەروە دۆزینەوەی چارەسەریەک بۆ ئەو کێشانە ڕاستەکەی ئەوەی ئەم ئەبینین لەم کۆنفرانسە ژنان زۆر بەپەرۆشەوە بەشداری بوونە کۆنفرانسێکە ئەتوانم بڵێم سەرکەوتووە زۆر و زۆر گرنگیشە کە ئەمە یەکەم جارە ئەوەی ئاماژەی پێدرابوو یەکەم جار لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم شێوازە بەشداری تیا بکرێ چەند پێشتریش کۆنفرانسی ژنان کراوە بەڵام بەم شێوازە نەبوو بەڵام ئەم شێوازە ئێستا هەیە بەڕاستی زۆر پێویستە لەبەر ئەوەی ئێمە بیرمان نەچێ ژنان لە هەر جەیەکی ئەم جیهانە بن سەرباری ڕەنگ و جیاوازەکان سەربارەی دیانەتەکان سەرباری بیر و باوەڕەکان و زمان و نەتەوەکان بەڵام ئێمە حقیقەتێکی ناتوانین نکۆڵی لێ بکەین ئەوەیە کە ئێمە ژنان یەک دۆزمان هەیە و یەک ئامانجمان هەیە و ئازارەکانمان هەموو یەکە ئەوەش ئەوەیە کە ئێمە ژنان بتوانین دەرباز بین لە هەموو ئەو بارودۆخانی کە سپاندراوە بەسەرمانە لەژێر سیستەمی عەقڵێتێکی پیاوسالاری کەوە بەداخەوە وای کردووە هەم لە ڕووی ئاینەوە هەم لە ڕووی ئەو سیستەمی کەوا زاڵ بۆ بەسەرجیان سیستەمی سەرمایەداری بەکار هاتووە لە ناویشیان دەژن بۆتە قوربانی سەرەکی بەرامبەر لە ئەنجامی بەجێهێنانی ئەو سیستەمەدا ئەوەی من تێبینم کرد لێرە ژنان زیاتر جختیان لەسەر ئەوە کردەوە کە ئێمە چۆن یەکگرتووبین چۆن هەوڵدەین لە داهاتوودا ڕۆژەی هاوبەشمان هەبێ پێکەوە بۆی بتوانین زیاتر ئاشناییمان هەبێ بە کێشەکان و لە بەرامبەر ئەوە کە ئێمە تا لە کێشەکان زیاتر ئاشنا نەبین و تێنەگەین ناتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە بۆیە باشترین شت کە کۆبنەوەی ژنان لە یەک شوێنێکدا و باسکردن لە کێشەکانیان ئەوە ئەکات کە ئێمە زیاتر قوڵبینەوە لە کێشەکانی ژنان و پاشان بەدووی ئەو چارەسەریە بگەڕین لە ئەو ئەزمونانی کە ژنانی تر چۆن بڵێ بەکاریان هێناوە ئەوەی ئێستا کە ئێستا ئیبینی لێرە بە تایبەتی خاڵێکی زۆر گرنگە کە باز لە ئەزمونەکانی ژنانی کورد ئەکا لە هەر چوارپارچی کوردستان و بە تایبەتی ژنانەی ڕۆژهەڵات ژنانی ڕۆژئاوا و هەروەها ژنانی شەنگال کە ئێستا لەژێر ئەزمونێکدا یعنی توانویانە بگەنە ئەو ئامانجی کە ژنان کە لە مێژە هەوڵی بۆ ئەدەن کە لە قسەکانی پێشکەشکارەکان لێرە ئەوانی کە ئامادەیان هەبوو باسییان لە ئەوە کرد کە شۆڕشی بەهاری عەرەبیە چەند هەندێکیان پیان نەخۆش بووتی بەهاری عەرەبی نییە بەڵکو ئەوە تەنها هینێک بووە ڕاپەڕینێک بووە مەبەست لێ خۆی لە ئەساس ئەو ڕاپەڕینە کە بە دروشمی گەل ئەوێ سیستەم بگۆڕێ لەژێر ئەو دروشمەیە بەهاری عەرەبی ئەو شۆڕشانی بەهاری عەرەبی دەست پێکە بەڵام بەداخەوە خۆیان ئاماژەیان پێکردیان ئێمە سیستەممان نەگۆڕێت تەنها حکمێک کەسێک لاچوو لەسەر حکم و کەسێکی تر هاتواتە هیچ گۆڕانکاریێک نهاتووە بۆیە تا ئێستاش هیچ بارودۆخەکە هیچ بەرەوباشی نەڕۆیشتووە ئەلەم جۆری تریان کەوە باس لە ئەو سیستەم و بەڕێوەبەریە ئەکە کە لە ڕۆژئاوای کوردستان و بۆ لە شەنگالیشدا هەبوو جیاوازێکی بۆچی ئێمە توانیمان ئێمە بەراورد بە ئەو شۆڕشانی کە لە بەهاری عەرەبیدا ئەنجام درا کە نەیانتوانی وەک بدەن خۆیان ئەڵێن نەماتوانی بگەین بە ئەنجام بەڵام لێرە ئێمە توانیمان بڵێن گۆڕانکاریەکی بنەڕەتی بکەین ئەوەش ئەوەیە ئێمە لەسەر بنەمای تێزێک لەسەر بنەمای تێزێک توانیمان ئێمە وەکو ژن توانای خۆمان بگەینەگەڕ و بتوانین لە هەموو کایەکانی ناو خۆبەڕێوەبەرێکە جێ و مەکانەتی ژن هەبێ لە خۆبەڕێوەبەری حتا لە سیستەمی سەربازیدا ژن توانوێت
دەستی پێگەی خۆی هەبێ و توانێت خۆی بخاتەگەڕ و ئەمەش وا بۆ کە جیاوازیەکە ئەوەیە کە لەوێ نەیانتوانی سیستەم بگۆڕن بەڵام ئێمە ژنانی کورد توانیان سیستەمەکە بگۆڕیانی شو ئەو شۆڕشەی کە لە ڕۆژ ئاوە ئەنجام درەوە شۆڕشێکەوە لە دوای داعشەوە ژنانی شنگال و خەڵکی شنگال ئەنجامیدا ئەوەیە توانیویان لەسەر بنەمای سیستەمێک کە لەسەر ئەساسی تێزی ڕێبەر ئۆجەلان هاتە ئارەوە وای کردووە کە توانای ژن لەوێ بەکار بێ ئەمەش ئەوە ئەسەرمێنێ ئەگەر ژن بتوانی ڕێگەی بۆ خۆشکەی بتوانێت ئیرادی خۆی بەجێبێنێ ئەتوانێت گۆڕانکاری لە سیستەمەکانە دروست بکە نەک تەنها لە حکومڕانیەدا بێگومان کە ئێمە نمونەی زیندومان هەیە تا بڵین وڵات تەنها قسە نییە ئەیڵین ئەوەکو نمونەی زیندومان هەیە و تەوە ئاماژەم پێدا ڕۆژئاوای کوردستان ئاماژەم پێدا کە ئەو خۆبەڕێبەری کە لە شنگال ئەنجامە درێ ئەوە خۆی نمونەی زیندووە ئەتوانن بۆ ئەگەر ئەلەمەیە نەتوانن چۆن بڵێ نمونەیەک وەرگن نمونەیەکی زیندوو وەرگن ئەوە بڵین چیترمان بخێنە ڕوو تا پێیان بڵین لەسەر ئەو سیستەما بڕۆ بێگومان ئەوەی ژنانی ئێرشکە بینیمان بە چاوی سەرسوورمانەوە لەو خۆبەڕێوبەریە و لەو توانای ژنانی کورد ئەو سیستەم و ئەو ئەزمموی کە ژنان پێدا تێپەڕیوان بەڕاستی بە چاوێکی زۆر مەزنەوە تەماشایەکەن و بێگومان لە هەموو ژنان لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ ئەوانش مافی خۆیانە کەوا بتوانن جێگە و دەستی خۆیان دیار بێ لە ناو گۆڕانکاری لە ناو سیستەمەکانی وڵاتەکانیاندا.